لە یاریەکانی قۆناغی پێشکۆتایی جامی عەڵاق بۆ جەویە و کەرخ لە سەر یاریگای شعب لە شاری بەغدا بەگەیشتن. لە خولەکی 35 فرانک ئالڤێس بەرگریکاریانی کەرخ گۆڵی یەکەمی باهەڵە لەسەر خۆیان تۆمار کرد بۆ جەویە بە گۆڵ یەکەم پێشکرد. لە نیوەی دووەمەی دەستپێکردنی یاریەکە بابا موسا لە کەرخ بە کارتی سوور کرایە دەرەوە. لە خولەکی 59 حەمادی ئەحمەد گۆڵی دووەمی بۆ جەویە لە یاریەکەدا زیاد کرد. لە خولەکی 62 حەمادی ئەحمەد لێدانێکی سزای لەدەستدا. خولەکی 86 حەسەن عەبدولکەریم گۆڵ یەکەمی کەرخی لە لێدانێکی گۆشەوە تۆمار کرد. یاریەکەش بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی قووە جەویە با کۆتا. لە هەمان قۆناغ و لە سەرەمان یاریگا شورتە و زەورا بەیەکگەیشتن. لە خولەکی 8 ئەحمەد فازڵ گۆڵی یەکەمی بۆ زەورا تۆمار کرد. لە خولەکی 24 محەممەد ڕەزا گۆڵی دووەمی بۆ زەورا زیاد کرد. لە خولەکی 35 ئەحمەد فازڵ لە زەورا بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام کاریگەری لە سەرنجامەکە نەبوو. شورتە نەیتوانی جیاوازیەکە کەم کات و یاریەکەش بە دوو گۆڵی پاک بە سوودی زەورا با کۆتا. دوو ئەنجامەژەر دویانە هەندەرێکی شاری بەغدا قووە جەویە و زەورا گەیشتنە یاری کۆتایی جامی عێراق.